ئێمە وەکو خوێندکارەکەم و دووەم و سێمەکانی ساڵی 2016 حەڤە لێرە کۆبووینەتەوانێ بۆ ئەوەی کە داوای دامەزراندنمان بکەین لە سەرۆکی حکوومەت و پاشان لێرە گرتبوونەوەیەکەکەین بۆ ئەوەی کە ئەندام پەرلەمانەکان پەیامی ئێمە بگێنن بە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان پەیامەکە ئێمە بگێنێ بە حکوومەت بۆ ئەوەی کە ئێمە دابمەزرێن و کە حەقێکی خۆمانە. ئێمە وە یەکەم و دوم و سێمەکانی زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی 2016 و 2017 ئەمڕۆ لێرەدا گرتبووینەتەوە بۆ بەرپەرزدانەوەی ئەو وەڵامەی جێگیری سەرۆکی پەرلەمان لە کاتێکدا کە ساڵانە 28,000 خوێندکار تەخەڕوجەکە ئەگەر حکوومەتێک نەتوانێت 1000 خوێندکاردا بمەزرێنێ با ئیتر زانکۆ پەیمانگاکان دابخە